لەگەڵ هەموو مەولودنامەیەک دەنگ و سەدای مامۆستا بەختیاری پەیام بە سرودی ئەمڕۆ مەولودی پێغەمبەرمانە، ئەو پێغەمبەرەی کە ڕابەرمانە، بەڵندگۆی مزگەوتەکان پڕجۆش و خرۆش دەبوون. بەختیار عەبدوڵڵا ناسراو بە مامۆستا بەختیاری پەیام، کەسایەتی ئیسلامی دیار و ناسراوی وێڵەبجە و ناوچەکە دوای توشبوونی بە ڤایرۆسی کۆرۆنا ماڵاوایی یەکجاری کرد و بە کۆچی ناوەختی هەمووانی دڵگران کرد. الله ئەکبەر. باوکم یعنی تەنها لە بوارێکە خزمەتی نەکرد، لە زۆر بوارە بوو، یعنی سرودی هەبوو بۆ هانی وەرزشوانانیادا بۆ وەرزشکردن. تیفی شانۆی هەبوو، شانۆی شوان و بەرخەر کە لە ساڵی 1992دا یعنی دەنگدانەوەیەکی زۆر بەرچاوی هەبوو. لە بواری قورئان خوێندنە ئەلحەمدوللیلا ساڵەهای ساڵ چەنە کەسایەتی بۆ دەن کە قورئان خوێندن لای باوکم لای جەنابی باوکم فێربوون ئەلحەمدوللیلا. ئینشاءڵڵا خۆی گەورە مناڵەکانی من و هەموویان بکاوە سەدەقەیەکی جاری بۆ باوکی بەڕێزم ئینشاءڵڵا. واتەون و سینم هاوڕێی گیانیم، گشتی وە سەرچوو لەگەڵ جوانیم. مامۆستا بەختیار خزمەتێکی گەورەی بە ئاواز و هونەری ئیسلامی کردووە. بەو پێی دەیان سرودی وتووە و چەندین هۆنراوەی بەمانا داڕشتووە. هاوکات لە بواری شانۆشدا مێژوویەکی پڕشانازی هەیە. ئەمە بەدەر لەوەی بانخوازێکی ئارام و کاریگەر بووە و سەدان کەس لە ژێردەستی ئەو فێری زانستی شەرعی و قورئانی پیرۆز بووە. مامۆستا بەختیار هەر لە عیلەکەی خۆی نەچوە لە ئێمەش و لە ڕاستیان لە هەموو کەسێکە شەیدای هونەر و ئەدەبی ئیسلامی، شەیدای بانخوازی ئیسلامی، شەیدای مەسەرەن ئەدەبیاتی ئیسلامی بوو. لە ڕاستی هەستەکان مامۆستا بەختیار لەوی ژوون بووە، بەڵام ون نەبووە لەم دنیادا، لەکن لێرەش لای ئێمە ون بووبێ بە لە لای ئاخرەتە ون نابێ ئینشاءڵڵا و بجهودی بەلای خۆی گەورە ئەچێ و بەلای خۆیەکی بەڕەحمتر ئەچێ و لای کەسێکی بەڕەحمتر ئەچێت و ئێمەش قەناعەتمەند وایە کە ئینشاءڵڵا کارێکی گەورەی کرد و بەڵام بەداخەوە لە ئێمە فراغێکی گەوری بەجێهێشت. لەو فکرەی دروستکردنی پرۆژەیەکی کاری ڕاگەیاندنی ئیسلامی ئەوانە کە ئێمە ئەو کاتە سەردەمی بزوتنەوەی ئیسلامی وەکو حیزبێکی ئیعلانکراوی پێشتر دەستگا و بەشی ڕاگەیاندنمانە بوو. ئەو برایانش کە لە ئەو کاتی دواتر کە بوون بە برایانی یەکگرتووە برایانی ڕاپەڕین ئاهاتن لەگەڵ ئێمە هەماهەنگیانە کرد کە بۆی بتوانین شتێک کارێک پرۆژەیە بکەین و ئێمە لەو کاتە هاوکاری باشمان کردن و شتی زۆرمان خستە بەردەستیان و دەعمە سیاسیەکە لایەن ئێمەوە زۆر پشتیوانێکی گەورە بوو بۆ ئەوان و ئەلحەمدوللا ئەوانش توانیان خزمەتێکی بەرچاو بکەن و خزمەتەکەشیان ئێستش تا ئێستش بەردەوامە و ئەلحەمدوللا خەڵکێکی زۆر پێگەشت لەسەر دەستیان. بەختیار عەبدوڵڵا مامۆستای فیزیا بووە، 38 ساڵ خزمەتی لە بوارەکەی خۆیدا هەبووە، پێش یەک مانگ خانەنشین بووە. لەگەڵ ئەوەشدا لە بواری بانخوازیدا کەسایەتێکی کاریگەر بووە و لە هونەری ئیسلامیدا جێگەدەستی دیارە، شاکارەکانی بە زیندوویی دەمێننەوە. مامۆستا بەختیاری پەیام لە ساڵی 1957 لەدایک بووە و لە تەمەنی 63 ساڵی دوای ئەوەی تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبێت و 5 ڕۆژ لە نەخۆشخانە دەمێنێتەوە، دواتر بەوەی کاریگەری ڤایرۆسەکەەوە کۆچی دوایی دەکات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.